ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان لە بەرتەسکردنەوەی بەردەوامدایە. پێشتر ئەوەی سنووری سەوزی کەمێک لە زەر جیا دەکردەوە ئەو نەفەسە ئازادیە بوو کە بۆ ناڕەزایەتی و خۆپشاندان مەودای پێدرا بوو. بەڵام دەوترێت دەرکەوت ئەوەش ئازادیەکی ماکیاشکرا بوو کە لە بنەڕەتدا دەسەڵات باوەڕی پێی نەبووە، بەڵام بۆ مەرامی خۆی بەکاری هێناوە. ئەمەی کە ئێستا ئەگوزارێ لێرە ڕێ لە خۆپشاندانەگرێ لەم بارودۆخی کە هەیە ئیتر بارودۆخەکە هەرچێکی ترێ ئەمانە هەمووی ئەوە ئەسەلمێنن کە تۆ پێشووتریش ڕێگەت بەمە نەداوە. یعنی ئەمە سەرمێن کە ئەم شارە پێشووتر مامەڵەیەکی تر حاڵەتێکی تری تیا بووە کە بۆیە ڕێگەدراوە خەڵک ڕای خۆی دەربڕێ، یان ڕاکە ئەسڵ ڕای جەماوەری نەبووە، ڕای شەقام نەبووە، تۆ ڕێگەت بە ڕایەکی تر داوە دەربڕێ. بۆیە فعلەن لە ئێستاە ڕێگرتن لە دەربڕینی ڕای ئازاد و دەستگیرکردنی خەڵک کاتێک هەیە بێتە سەر شەقام کە مەوزوعەکە هەمان مەوزوعی پێشووترە. نیشاندەری ئەوەیە کە تۆ پێشووتریش ئەگەر بارودۆخەکەت بۆ گونجاو نەبووە ڕێگەت نەدا، ینی لە ناختانیە. فعلەن ئەم لە ناختان نەبێ ناتوانی تۆ کەسایەتێک بی یا دەسەڵاتێک بی یان حزبێک بی کە ئیدعای ئەوە بکەی کە من دیموکراسیم ڕێگە بە دەربڕینی ڕای ئازاد. لە ماوەی 6 مانگی ڕابردوو نزیکەی 200 خۆپشاندان و گربوونەوەی ناڕەزایی لە هەرێمی کوردستان ئەنجام دراون. لە کۆی خۆپشاندانەکان زیاتر لە 200 ڕۆژنامەنووس و چالاک بە پاساوی دۆخی ئەمنی دەستگیر کراون. لە 6 مانگی ڕابردوودا لە هەرێمی کوردستان زیات لە 200 خۆپشاندان و ناڕەزایەتی ئەنجام دراون کە بەشێکی زۆریان بۆ داواکاری موچە و دامەزراندن و خزمەت گوزاری بوون. لەم خۆپشاندان و ناڕەزایەتیانە زیات لە 100 ڕۆژنامەنووس و چالاکوان دەست بەسەر کراون یاخود دەستگیر کراون و بەشێک لەو خۆپشاندان و ناڕەزایەتیانە کە بکراونەتەوانێت بە یاخود نەهێڵراوە ئەنجام بدرێن بە پاساوی ئەمنی. دیارە چارەسەری ئەمنی هیچ کات ئەم کێشانە چارەسەر ناکات و ئێمە پێمان وایە کە ئەم جۆرە لە هەڵس و کەوت لەگەڵ خۆپشاندان لەگەڵ ڕۆژنامەنووسان بەرامبەر بە ئازادی تاکەکان پێمان وایە کە ئەمانە ئەچێتە چوارچەوەی سنووردارکردنی ئازادیەکانەوە و پێویستە لەسەر حکوومەت ڕێگەیەکی باشتر بدۆزێت بۆ مامەڵەکردن لەگەڵ خۆپشاندان و داوایکردنی خەڵک. سەرباری دۆخی خراپی هاوڵاتیان و گوزەرانی موچەخۆران دەسەڵاتداران بە پاساوی جیاجیا دەستیان کردووە بە ڕێگری لە ناڕازایی و ڕێگە بە هیچ خۆپشاندانێک نادرێت. هێز بە شاردا بڵاو دەکەنەوە و دەنگی ناڕەزایەتی کپ دەکەن. ئەوەش سیمایەکی دیکەی دەسەڵاتە شکست خواردوەکەی هەرێمی کوردستانە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.